گرنگیە گرتنەوەی لیواکانی پێشمەرگە و کۆکنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەیەکی نیشتیمانی و خاوەن یەک بڕیاری و یەک مەرجعی ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ باڵێز لیوا ڕوکن هۆشمەند ڕەشید جێگری سەرۆکی ئەرکان بۆ ئیدارە و میرەی وەزارەتی پێشمەرگە. بەڕێز لیوا ڕوکن سڵاوتان لێبێتەوە، کاتتان باش. تا چەند گرنگە هێزی پێشمەرگە لە چوارچێوی هێزێکی نیشتیمانیدا کۆ بکرێتەوە؟ ئەو کاتتان باش. یەکگرتنەوە یەخستنەوە و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە ژێرچەتری وەزارەتی پێشمەرگە ئەو پەیامەیە کە کورد ئەوێ کاری لەسەر بکات لە مێژە و لە ئێستاشە لە قۆناغێکی زۆر لە پێشە، ینی کارێکی باشی لەسەر کراوە. بەڕاستی ئەگەر توانرا هێزەکانی پێشمەرگە لە ژێر یەک چەترا لە ژێر یەک فەرمانە و لە ژێر یەک بڕیاری سەرکردایەتی عەسکەری کار بکات، ئەو کاتە ئەتوانی بڵێ هێزێکی تۆکمەمەیە کاتوانێ بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ بکە. و ئێستش ئەبینین یاساکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە لە ضمنی مزەکەری تەفاهم تاکو ساڵی 2026 کە جێبەجێ ئەکرێت لە خلالی ئەو 2 ساڵەیە ئەکرێت ئەو هێزانەی کە لە دەروی وەزارەتی پێشمەرگەن یەکەی 7 و یەکەی 8 هێزەکانیان بەپێی ئەو پلانەی کە تەقدیمیان کردووە لە خلالی ئەو 2 ساڵەیە ڕێگەخرێنەوە. پاش هاتنەوەیان ئەو کاتە سەرچاوی قەراری عەسکەری ئەکەوێتە ژێر یەک فەرمان کە ئەویش لە سەرۆکایەتی وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بڕیایی لەسەردا کە دایەبەزێنێ بۆ وەزارەتی پێشمەرگە و پاشان وەزارەتی پێشمەرگە دایەبەزێن سەر فەرماندەی هەردوو فەرماندەی دەڤەری 1 و 2 پاشان دابەزێ بە سیسیلەی مراجعی قیادی. ئەوەش لە ئێستاە بەڕاستی کارێکی زۆر باشی لەسەر کراوە. هاوپەیمانان دۆستان لەسەر خەتن بە زۆر بەجددی لەسەر خەتن بۆ بابەتە. وەزارەتی پێشمەرگەش بەڕاستی تیمی وزاری کارێکی زۆر جددی لەسەری کردووە. ئۆپەرێتین کۆنسەپتیش بەشێکە لەو پرۆسەی کە ئیشمان لەسەری کردووە و ئێستش تەقدیمی لایەنی پەیوەندیدار کراوە بۆ مەبەستە. بەڵێ لەم چەند ڕۆژەیە جوڵک پێکردنی هێزی حەشتی شابیمان بینی بەرەو خاکی هەرێمی کوردستان، بەڵام لە لایەن لیوایەکی وەزارەتی پێشمەرگەوە ڕێگریان لێکرا وەڕنیان هێش بمێنەوە و دەریان کردن و شوێنی کە بۆی هاتبوون. جوڵە پێکردنی هێز شتێکەوەنە ئاسانە تا هەر کەسە و بە شێوازێک بڕیاری لێبدا و هێز بجوڵێنێ؟ نەخێر. جوڵە پێکردنی هێز ئەوەی لە ئێستا ئەبینین بەپێ ئەوەی محوەرەکان لە ئیشان یعنی فرقەکان نین، هەر کاتی فرقەکان دەست بەکار بوون کاری محوەرەکان تەواو بێ. ئەو کاتە تۆ ئەتوانی بڵێ سەرچاوەی قەرار سەرچاوەی فەرمان وەرگرتن لە وەزارەتی پێشمەرگە. هەرچەند ئەوەی دوونێکە ڕوویدا بەڕاستی وەزارەتی پێشمەرگە زۆر بەجددی لەسەر خەت بوو، سەرۆکایەتی ئەرکان بە پەیوەندیکردنی لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە عێراق و وەزارەتی پێشمەرگەش لیژنەیەکی تایبەتی فەوری دروست کرد بۆ سەرپەرشتیکردنی ئیدارەی ئەو دۆخەی کە بە هیچ شێوەیە گرژی لە ناقاومێ. دیار بوو شتەکان زۆر بە دروستی لەگەڵ قاید فەرقەی 4 کۆنتڕۆڵ کرا و لیوای 5 لەو سنوورە توانی دەورێکی باش ببینێ کە ئەو شوێنانی کە قەرار بوو داگیرکاری لەسەر بکرێت دیار بوو نەتوانرای شەکە بکرێت. بەڵێ ڕووداوەکەی بەرەبەیانی 25 ئەم مانگە لە ناحەی کوڵەجۆ کە ئەو حەشتی شابی هاتنەوە ناوچێ لیوای هێزی پێشمەرگە ڕێگری لێکردن تا چەند ئەو ڕاستیە دەرەخات کە یەک بڕیاری و یەک مەرجعی وا کات کوردستان پارێزراوە بێ؟ بەدڵنیایی یەک بڕیاری یەک فەرمانی، یعنی بۆ ئێمە تەجروبێ ڕابردوومانە ئەگەر فەرمان لە یەک سەرچاوی عەسکەری وە بێت هێزەکان بە یەک ڕتمیشەکەن، بەس ئەگەر سەرچاوی بڕیارەکان جیاواز بێ وەکو بینیمان لە زۆر حاڵەتە ئێمە تووشی شکست لە هەندێک حاڵەتە بین. ئێستش ئەلحەمدولیلا گەشتوونە قۆناغ، ینی تەسەورەکەم لە دوای یەکخستنەوەی هێزەکان لە ضمنی یاسای چاکسازی وەزارەتی پێشمەرگە یەک بڕیارە بێ. ئەو بڕیارەش وا ئەکا کە هێزی پێشمەرگە بە یەک قەرار جوڵە بکە هەسوکەوت بکە. ئەوەی دوونێش باش بوو تقریبا تا حدێکی باش یەک بڕیاری هەبوو لە ئیشەکە، یعنی وا کرەکە ئەو لیوانی معنین بە سنوورەکە ئەو لیوانە هاتنە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگە و بە بڕیاری وەزارەتی پێشمەرگە هەموو جموزوڵەکانیان کرد. یعنی بۆ مەسەلەن ئێمە فەرماندەی پشتیوانی دوومان هەبوو لەو قاتعە بە ئەوامری وەزارەتی پێشمەرگە حرەکەتی کرد، پێشان لەوانەیە بە ئەوامری یەکەی هەفتا بجوڵاوە ئەو جارە بە ئەوامری وەزارەتی پێشمەرگە جوڵی کرد. بەڵێ کەوا بێتەوە لیوایی دوێنێ ڕۆژی 25 مانگ ئەوەرکیان جێبەجێ کرد، ئەو بەرگریان لە خاکی هەرێمی کوردستان کرد لە چوارچێوەی ئەو لیوانان کە خراونەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و لە چوارچێوەی ڕێخستنی هێزەکانی پێشمەرگەیان. بەتاکید. بەڵێ ئەگەر جوڵە پێکردنی هێز لە باڵنەوە دۆخی کە ئێستا وەزارەتی پێشمەرگە کردی لەلایەن لیوایەکیەوە ڕێگری کرد لەوەی حەشتی شابی نێ ناو ناوچێ، بەڵام ئەگەر جوڵە پێکردنی هێز
چێتە چوارچێوەی میزاجی تاکە کەسی یاخۆت حیزبی پێتان وانە دۆخەکە تەواو پێچەوانە بێتەوە کارەسات ڕۆیە بەتەکید ئەوەی کە ئێمە شەمانەوێت سەرکردایەتی سیاسی کوردی شەوێ بە تایبەتی جەنابی سەرۆک لە سەرخەتە بۆ بابەتە کە هێزی پێشمەرگە یەک قەرار بێ بۆی ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوو ڕێیاندا بینیمان لە تەجروبەکانی ڕابردوو ئەنی مەسەلەن وەکو ئەو حاڵەتانی کە لە 16 ئۆکتۆبر ڕوویدا وای کردبوو کە سەرچاوەی شەڕکردن یا بەرگریکردن سەرچاوی جۆراوجۆر بێ هەندێکی بە هەندێک ئەجیندایشی کرد بەس ئەو جارێک کە ئێمە ئەمانەوێت ئیشەکەەوە بکرێتە ژێر کۆنتترۆڵێکی مرکزی وەکو سەرۆکایەتی هەرێمیسا من باسی بابەتێکت بۆکەم بە پێی مادەی یەکەم یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمە بە پێی ئەو مادەیە تەنها سەرۆکی هەرێمە ئەتوانێت ئەوامر بدا بە جوڵە پێکردنی هێز بە ئەنجامدانی ئۆپەراسیۆن بە شەڕکردن بە بەرگریکردن بە هەر ئیجراعاتێکی سەربازی لە سنووری هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە توانیمان هێزەکان لە زمنی یاسای چاکسازی ڕێکخینەوە کەوتنەوە ژێر یەک فەرماندەی کۆنتترۆل کە یادە سەیتەرەیەکی ڕێک لە ژێر چەتی وەزارەتی پێشمەرگە هیچ هێزێک لە دەروی وەزارەتی پێشمەرگە توانای حرەکە پێکردنی یەکەی وەزارەتی پێشمەرگەی نییە مەرجعی علای عسکەری وەزارەتی پێشمەرگە چێە ئەو کەسە ئەتوانێت فەرمان بە جوڵە پێکردنیان بدە ومێ دەکەم لە 2 ساڵی داهاتوە بتوانین ئەو یەخستنە ئەنجام بدەین ئەو کاتە بە دیارەکەوێت کە یەک قەراری یەک فەرمانی عسکەری کە چۆن جێبەجێ بێ لەسەر تشکیلاتەکانی وەزارەتی پێشمەرگە بەڵێ ئەو جوڵە پێکردنەی هێزەی کە لە لای حەشتی شابیەوە بینیمان کە ئەوان گوایە بۆ کۆماڵکردنیەوە ناوچەیە هاتبوون و دوای داعش کەوتبوون و ئەوانەشی کە هەیە ئەوانەی شارەزان ناو ناوچەڵێن کەمترین جوڵەی داعش لەو ناوچانە هەیە کە حەشتی شابی گوایە هاتوو کۆماڵی و ناوچەیە بکات تا چەند گرنگە ئەم جوڵانە بە هەند وەربگرین و بیر لەوە بکەینەوە هەندێک جوڵەی سەربازی هەیە نابێ هیمارکردن دەبێت بە دەداچوونی بۆ بکرێت و سوپای عراقی شاکاتدار بێت لەو جوڵانەی کاکرێن بەتەکید ئەوەی ئێستا ئێمە ئەزانین دقیق ئەو جێی کە باسەکرێت کە دوێنێ ئەو مانۆڕێتیا کرا داعش حرەکەیەکی وای نییە بەرچاوی نییە هیچ معلوماتێکی استقباری نیە کە داعش لەو مەنتیقا بوو بێ بابەتەکەش بابەتێکی جەزنەبزی پێشمەرگە بوو بەڕێی من وەکو شخصی من وا هەستەکەم جەزنەبزێکی پێشمەرگە بکرا پێشمەرگەت ئایا چ توانایەکی لە حاڵەتێکی لە هەر ئەگەرێکی لەو شێوە ئەوان جموزۆڵێکی لەو بابەتە بکەن بە دڵنیاییەوە من گومانم هەیە ئەو حرەکەیە دووبارە بکەنەوە لەوانەیە ئەگەر لەو جێژ نەبێ لە غێر جێگە بێ ئەو هێزە لەبەرەوەی سەر بە قیادی عملیات مشتەرەکە نییە یعنی هەر جوڵەیەکی هێز لە عێراق بکرێ ئەگەر هێزە نیزامیەکان بیکەن قیادی عملیات مشتەرەکە ئیشرافی لەسەرەکە و تەنسیقی تەواو هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەو جموزۆڵەی کە دوێنێ کرا هیچ تەنسیقێک نەبوو لەگەڵ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە عیلمێکی وای نەبوو و عملیات مشتەرەکە ژێمە تەکیدمان لێکردەوە ئەوانیش تا حدێک بێخەبەر بوون لەبەری هێزەکە بۆ خۆمان زانانی حەشتی شعبیش لەژێر کۆنتترۆڵی قیادانیە بە شێوەیەکی دروست فلەبەرەوە ئەبێ ئێمە بە نەزەری اعتیبار ئەوە وەرگرین وەکو زەنگێکیش حسابی بۆ بکەین و خەلەلێکی تریش هەبوو بەڕاستی ئەوەی مەش ئەبێ بۆ خۆمانی عادە نەزەری بکەین خەلەلەکە فراغێکی ئەمنی هەیە لە بینی قەتعاتی وەزارەتی پێشمەرگە لە هەندێک شوێن بۆشایی هەیە تا ئێستا نەگیراوە زۆر جاریش لەوانەیە ملاحەزە درابێت کە گرتنی بەس لە دوونیەوە ئەوە لیجانی بۆ دیاری کراوە کە بتوانرێ ئەو فراغانەی کە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر بە داعش خەرق نەکرێ خەڵکی تر حقەرقی بکە ئەبێ ڕێگری لێ بکرێت بەڵێ بەڕێز لیواڕۆکن هۆشمان ڕەشید جێگری سەرۆکی ئەرکان بۆی دارە و میرەی وەزارەتی پێشمەرگە لە هەولێرەوە لەگەڵماندا بوو سوپاس